خۆشەویستانی کەناڵی سلێمانی سڵاوتان لەبێت خۆشحاڵم لاڵقێکی دیکە لە پرۆگرامی گەشتی زریان دێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی تر پیشاندانی سروشتێکی جوانی دیکەی گوندەکانی کوردستان. لاڵقەی ئەم جارەدا هاتوومەتە گوندی گوێزەڕەش. دەمەوێت لەگەڵ نشینانی گوندی گوێزەڕەش گفتوگۆ بکەم. چەند پرسیارێکیان لێکەم و ئێوەش بینەری پرۆگرامی ئەم جارەمان بن. سپاس بۆ سپۆنسەری سەرەکی بەرنامەی گەشتی زریان کە بەرهەمەکانی نەخشینەیە پێکەوە ئەمڕۆ هەموو چێژی بەرهەمەکانی نەخشینە دەکەین لە خوانینی ئۆڕۆدا. سپاس بۆ خات و هەوار لە هێچەڵ دیزاین بۆ دابینکردنی جلو بەرگەکانی من. ئەمڕۆ هاتوومەتە ناو گوندەکە و نانی بەیانی لە ماڵی کاک ئەحمەد دەخۆ بینەبین. ماڵەکە لە ماڵن. سلام علیکم. باشی مەم حاجیکە ئەحواڵە سپاس هاتووین میانی گوندەکەی ئێوەین و نانی بەیانی لەگەڵ ئێوە بخۆین. زۆر زۆر سپاس بەم بەیانیە زووە. یەخوا هەر ماڵ ئاوادان من زۆر زۆر سپاس دەکەم. فەرموو پێشم کەوە بێم پیشان بە فەرموو ئەبێ پێشم کەوی بەخوا. سلام علیکم. چاکی دایگە باشی ئەحواڵە ئێوە چۆنن؟ بەساقەوم زۆر سپاس زۆر سپاس بەڕاستی دیمەنێکی زۆر جوانە. زۆفای دار خانووی دار یەخوا هەر ماڵ ئاوادانمە بەم جارە تۆزێ خۆم گەرم کەمە ئەنجە دانیشین قساکەین باشە بەساقەوم زۆر سپاس. ماشەڵڵا خۆش بێ ئەخوا ئێوە چۆنن؟ بەساقەوم دیارە زۆر زووە ساون لە خەو وانیا ئێوە زووە لەسن لە خەو لەشتان ساغ بێ یاخوا. دیمەنێکی زۆر جوانە کاتێک کە دیتە گوندێکەوە ئەو دیمەنەی کە سەرنج ڕائەکێشێ ئەوەیە کە سۆفای دار هەیە خانووەکان تاڵێک فۆلکلۆرن و ماڵنەتەوەک و خۆی نانی بەیانی لێراخۆین جایی دەست بە گەشتەکەەوە. لە جێگێکی سارد هاتینە ژوورەوە بۆ بەردەم زۆفای دار کە گەرمیەکی هەیە حەز ئەەکەی یەکسەر لەلایە دانیشیت و خەو گەرم بکەیتەوە. چاکەش حازرە بێگومان گوند نشینان زووتر هەڵەسن لە خەو بۆیە چا ئامادە بوو یەکسەر چایەکی دیش لەمە خۆی دای دەست بە نان خواردنی بەیانیەکەی. لە گۆشەی چێ دڵداری چاوەڕێشە دەلاری خدا ئاخۆکەی دڵبەر بێ بۆجێ جوان بۆ دڵداری لەپڕ ئەبینێ دڵباری وەک فەری. بەڵێ ئازیزان ئێمە لەسەر خوانی بەیانی دانیشتوین کە خوانێکی کوردەواریە گوێز و دۆشا و ڕۆنە چی پێڵن ڕۆنەکەرەوەنیە؟ ڕۆنەکەرە دۆشاوی شوەکە واتە خواردنەکان هەمووی کوردەوارین بێ ئێوە ناخۆش. ئێمە لە ماڵی کاک ئەحمەد و خاتوونەکەین یەخوا ماڵ ئاوادان بن هەر لە خۆشییا دانیشن بەڵام ئەوانیش میوانێکی دیکەیان هەیە کە میوانەکە دۆستی ئێمەیە. هەفتەی پێشوو لە بەرنامەی گەشتی زریان لە ناحیەی زەلام بووین میوانی کاک حاجی بووین. کاک حاجی ئەمڕۆ لێرە میوانە یەخوا بەخێر بێی. سوتفەیەکی زۆر جوان بوو. سوتفەیەکی زۆر جوان بوو بەخێر بێن سەر چاو. زۆر زۆر سپاس دەکەم زۆر خۆشحاڵ بووین کە لێرە تۆمان بینی. کاک ئەحمەد ماڵ ئاوادان بن یاخوا بم بەیانیە ئەزیێتمان ناون. ئەزێنیە بە ئەکسەوە بەساقۆ بم کاتە ماڵیەوە ماڵی خۆی هەر ماڵ ئاوادان بن ئیشەڵڵا. خات و ئێستا پێم بڵێ ئێوە هەموو بەیانێک ئاوا زوو هەڵەسن؟ بەڵێ ئەم خواردنانەش ئاوا هەموو بەیانیەکە ڕازێنەوە بخۆتان؟ بەڵێ
ئەی خوانەی بڕێ تاموچێژێکی جیاوازی هەیە جیاواز لە شارکە درەنگ هەڵەسین لە خەو وای بەڵێ ئەوە خوا مەڵاوەدان من کاتەوە پێکەوە نانی بەیانی بخۆین قوربانە بم لە خۆشیا بن نانی بەیانی پێکەوە خۆین و داتر گفتوگۆکان لە ناو گوندەکە دەست پێین کاک ئەحمەد تۆ ڕۆژانە بە چیوە سەرقاڵی وەڵا ئێمە لادێک هەر لە زۆوانی ینی ئەگەر لە لادێبی ئەبێ ماڵاتی شتێک ڕابگریت یا باخ و باخاتی بێت ئێمە باخیشمان هەیە بەڵام باغ ئەم زروپە وای لێ هاتووە هیچ سەمەرێکی نییە تەنانە بەشی ئەزیێتوینەکەی خۆی ناکە لەوەتەی لێرە یان با بڵێن چەند ساڵە تۆ لێرە دانیشتووی نیشتەجێ ئەم گوندەی دەمێک هەر دوایەوەی کە ئاوا بۆتەوانێ و دوای وێران بوونی ئیتر هاتووەتە هەر لێرە بەڵێ هەر سەرقاڵی با بڵێن ئاژەڵداریت ئەرە وەڵا قورس نییە بەرە وەڵا ناڕەحەتە تایبەت ئێستا زستانە ئیتر ئەنجا بەهۆی ئەو شۆکە لەم لاولاوە لەم وڵاتانەوە ماڵیە دە و ئەنوان نەخۆشی بڵاو بۆتەوە لەم وڵاتی ئەمە لە مناڵیمانەوە تایزە هەر نەمان بینیوە ئەو نەخۆشیانە بەڵامی سەو نە بە دەرزی و نە بە دەرمانی چاری ناکرێ ماناوە لە وڵاتانەوە بۆ ئێرەگەنای ناوخۆ ئەم وڵاتە نەخۆشی هەڵ ناگرێت کەس لێرە مام حاجی کەس لێرە کۆرۆنای گرت لە ناو ئەم دیانە لەخوا بەس کاتە ئاوهاکەی ئەو نەپاکە کەیتر زۆر جار لە نەخۆشیەکانیش بە دوورە زۆر زۆر لێرە تا ئێستا کەس نەبوو شتیوان نەبوو ئێستا ئیتر ئەوە خۆر کەوتووە کاتەوەی کەیتر ماڵاتەکان ئاژەڵەکان دەربکەن بەڵام هێشتا ئەو سەرمایی کە هەیە هێشتا دیارە بە ناوگوندەکەەوە ئەگەر دیقەت بین هێشتا گەڵاکان سەهۆڵی لەسەرە هەمووی سەهۆڵە طبعاً بە هەر شوێنەکە ڕۆی هێشتا سەهۆڵ و وانە لەم کاتانەیە کەیتر ئاوا دنیا ساردە ئێوە کاتی با بڵێن ڕەوانەکردنی ماڵاتەکەتان دواخن ماوەی دواخن تا تۆزی ئەو سەهۆڵوینەیە کاتەوانێ بەڵێ ئەی مام حاجی تۆ پێم بڵێ لە کاتی زستاندا کە ئەخۆ دەزانی ئەم بەتایبەت ئەم ناوچانە ساردن بەفروبارانی زۆرە چیان بە ماڵاتەکانتان ملامانەیە تفاقی بۆخن وەکو کاو جۆ گزرەجیا و ئەو شتانەی ترە بەیترە یێنە ئێستا بۆتان ئامادە کردووە لەم کۆلانای تر ئاوا ئەبێ بێیتی ئەرەوەڵە ئەوچی پێوترێ میلامانی کۆلی پێڵن کۆلە کۆل ئەوە ئاوی تێکەن بۆی کە بیخۆ ئاوی تێکە و ئەو تفاقە شێرتیەکرێت ئەو کاوجێ شێرتیەکرێ بەستوێتی بەڵێ لەشتان ساخ بێت ساڕۆی تۆ کەیتەوە تقریبا ساعە چواری ئێوارێ ئەو کاتێیتەوە یاخوا لەش ساغ بێ و هەر تەندروست باش بیت هیوادارم کە خۆت بپارێزی جوان خۆ بپێچی تۆچکە زۆر ساردە لەخوا بەجابێ باش ئێمە ڕاهاتون نەم سەرمایە هەر ڕاهاتون لەگەڵێ ڕاستەکە لەشتان ساخ بێ یاخوا بڕۆ بادوانەکەوی منەچمە ناو ماڵاتەکەشت یاخوا بێەوەی یاخوا بەخێر یاخوا بەخێر باش نابڕن پێکەوە بەلای لەلا ڕەشماڵی خێڵان لە ناوچێلی گۆران کیجا کوردێ چاوەڵک دێ بۆ لای دڵدار بۆجی جوان بە چرپە و دەم پێکەنین و بەلەنجە قوڕانە بێرە و مەردوشی ئەم کاری لێ تەمەنی 2 ڕۆژە بەڵام ئەم ناڕوا لەگەڵیانە چونکە ناتوانێت ئەمێنێتەوە چکەمە پێویستی بە خزمەتێکی تایبەت هەیە بۆی کە گەورە ببێ ئەمە وەرە چۆنی بۆستە بۆ سەربات قسەکەین چۆنی باشی وەرە بەرباوەسە
وەرە وەردە باشە دوو قسە پێم بۆ خۆی چۆنی باشە باشی ئەم بەرخەی تۆیە ئەمە هەمە ناوی چییە یەک باری بوو چی یەک بارمان بوو یەک بارتان بووە لەمە یەک بار دانێ ناوی بە من با دانێک پێیتێ کامە جوانە کامە بەدڵی تۆ ئەمە ئەمایی بە من ئەمە هەدیە من ئەم کاکە بچکۆلێ ئەمەی کرد بە هەدیە بۆ من پێ بمەوە لەگەڵ خۆم بەزە بێ پێم بڵێ چی بەمێ ئەبێ هینی بێتێ چی نازانی دوای لە باپیرا پرسی شێری بەر شیر ڕاستەکەی خۆمە زۆر پچکۆلەیە بە شیری بینێ بۆی گەورە بێ وایە ئێمە شێرمان بۆ کردڕێوە هەربووی خوامەدارە بێتەوە ئەخرە بە یورداڵێ ئەوەی مەحەلە بیوشتا جیانەکەم ئەی شیری تایبەت هەیە بۆی بکڕم من چی بۆ بکڕم ئەبێ مەڕ بێ بە شیری مەڕ بێ کاتە کە ڕۆشتمەوە ئەم بەرخابم قەزەش بەرە قەزەش بەرم بەخوا دڵی باشە ئێ چی ترمەی تێ ئەو سەگەش بەرە نانا سەگەکەم ناوێ دەوار باشە با ئەو ئەگەی لە چیتر دەوێ چی ترمەی تێ بەسمان بڵێ برشکی کشمەی تێ ئەرەوەڵا خوا دەیەک ماچیشم بەرێ باش بەساقۆ بم ناوە چی بوو لاوی لاوی ماشەڵڵا لێبێ لاوی نەچوویتە مەکتەب باش ئەواتێتی ناگەلەیەوە نە گیانەکەم ئەتۆ مایکە بۆ من بگرە لاوی چی ئەوە بگرە دەی بیگرە بەجوانی ئەوە تۆ پێم بڵێ لاوی ئەی نەچوویتە مەکتەب ئەمە بۆ هاکە دەستی پیس کردم لاوی چی بکەین والله کراسەکەشی پیس کردم چی بکەینێ سەر چۆن پاکیکەینەوە گیانەکەم بڕاتەوە با بڕوا باشە قەینەوە بەری بە جای بەمەوە لەگەڵ خۆم باش دیاڵە خۆ حافیز ومن شوستانی لەدنیم بێنم کارگووەکەمایە سەر و سافایە سازکەم هەیوای لە بۆ چاوی لەیلایە لەوە تا ئەوژنام نیوە جوانە و قەت کاسم واو بێنایە گەوار گەوهار گەوهارەیە گەوارێ جوانێ گەوهارەیە سینەد حەوزیەکە و سارەیە لەگەڵی هەر قاورمان بەستوە بەهار چینەکەن یاقم دارەیە ئاورد لامێن بەرداوە جانی دادەکەژاڵ چیەکەی ئەوە چیەکەی ئەوە بەرێرەوە وەرە بۆلا دەروژووریانەکەن وتیان بەرەین و ئەی نایەندۆشی ناوەڵە هەر شیریتیان هەیە ئێرە بۆ تیان نییە ئێرە وێن چەوشتی نییە ئەی ینی خۆی بژێنێ تر تەوا و بزنی ڕەشیش ینی هەر ئێستا ئەم وەرزەنیەتی ئەم وەرزە جستان و ساردە ئارەوەڵا لە بەربەرخەکانی بزنە ڕەشەکان گیان کەزای ترمانی سێ و چوار شیری هەیە و مەشکەی لێژەنین و ئەی دۆشتین و تێی بەرێن ئارەوەڵا ئەدا بڵێ چی وەڵا خەریکی جێماڵین و کاتێکردن و بەرەگرتنەوە ئارەوەڵا بێم و ڕۆژێ بیماڵین و دەر و ژووریکەین و کاوجیان بین نێ و ئارەوەڵا ئەوە بەرخە ئارەوەڵا نایەوێ دایکەکەی بەرخ چییە؟ کاری لە چییە؟ حیوانی ڕەش جیای و حیوانی سپی جیا هەیە بەڵێ سپیش هەر بەرخە ئەیتە جا خۆی وا ڕەشە دەرەکە نیوەی ڕەشە و نیوەی سپیە و ئەرەوەڵە نەوەڵ تۆ نازان خۆش بیە ئەرەوەڵا ئەمکی گرانە کورە بەخوا مردنێکە جا چی بکەنە بێ خەریکیش بین خۆش حاڵە لێراژ دەمێکەوەڵا گەنجیتەوە لێرە ئەرە بەخوا لە گەنجیمەوە لێرە و ئەخوایە لە 50 ساڵ ئەرە بەخوا کار هاتووم لێرەم بوون
کە زەواجی کرد لێرە نیشت هەر لێرە نیشتە جێ بووین و ئیتر لە بارکردن و تۆپ و بارانەکە 2 ساڵ چوینە شار هاتین. ومن شوستاني لدنيا بين مكاركوك كامايا سيرو صفايا صاصكم حيوين لبوت شعبي ليلايا لواتا وجنامني وجوانا دایە کەژاڵ جان پێم بڵێ ئیشوکارەکانی ئێوە چییە ینی ڕۆژانە کاڕستن سەرقاڵی چیە؟ وەڵا سەرقاڵی جێگە و حەیوان و بەرق تێبەردان و کاتێکردن و کاجویان بینێ و بەرق بگرینەوە و ئاویان بینێ و کان بۆ تێکەین و هەموو میشانە ئارە ئیشی وەڵا. ئێوەیە و خانمەکان ئەرەوەڵا ئیشی ئێمە ئەنجا دوا ئەوەیەین خەریکی نان و چێژ دەبین و نانەکەین و وا لە شتان ماڵپاکەینەوە و ئەوە ئیشەکەن هەنە هێشتا ساخ بێ یاخۆ ئەمڕۆ ئێمە شاتوینەتە سەر ئەرکەکەتان خێر بێنێ یاخوا قەیچێکە بە ئەکسەوە بەساقەوە نیۆڕە لای تۆ میوانە بین ئیشەڵڵا بە خێر بێن سەر چاوم ئێوە لێرە بە ئاگر چێژ لێ ئەنێ ئەرەوەڵا ئەرەوەڵا خۆشە تا ئەمە چێژێکی تری هەیە بەڵێ ئەرەوەڵا خۆشبی بەرهەمەکانی نەخشی نەمان لەگەڵ خۆمان هێناوە بووی بۆ خوانی نیۆڕە بەکاری بێنین ئیشەڵڵا ئیشەڵڵا بە خێر بێن یاخوا سەر چاوەکەن دواتر دێینەوە لای تۆ ئیشەڵڵا بە خێر بێنەوە ومن شوستاني لدنيا بين مكاركوك وصان هجم الكرخان سڵاتان لەبێت ئەمڕۆ ئێمە بووینە میوانی گوندەکەی ئێوە بەخێر بێن یاخوا سەر چاوەتن یاخوا بەخێر بێن. زۆر سپاس حەزم کرد لە نزیکەوە بێمەلاتان بۆ یە هەندێک گفتوگۆ بکەین دەربارەی گوندەکەتان چەند ساڵە ئێوە لێرە نیشتەجێ وەڵی ئێمە هەر لە باو باپیرمانەوە ئێمە لە دۆڵپەمووە بەس ئێستاوام حەزەمان لێرا هەیە ئێمە بە تاکەماڵە ئیتر خەڵکی ئێستاوەتە بەعام حەزەکە تۆزە لە یەک دوور کردێتەوە ئێمەش وەڵی تر وەها خۆشترە بە ئەمری خواوەک ئەو وەکو جاران نییە جاران 3 ماڵ لەسەر بانیژەیەک بووین هەمومان تێکەڵاو بووین دایم هەر شەوەی لە ماڵێک بووین بەڵام خەڵکی ئێستا بەعام وای لێهاتووە حەزی لەوەیە تۆزە لە یەکەوە دوور بێ مرتاحترە خەڵکی ئێستا حەزی لەسەر بەخۆی ئەوەیە مەسەلە ئەوەیە ئێستا ئەمە خەڵکی دۆڵپەمووین هاتوینێرە ئەو ماڵی خوارمان و ماڵێ و کاکسارارە هەر دۆڵپەمووینەوە تا هاتوونێراوان لە پەنای گوێزەڕە سا 200 متر لە ماڵەکانی ئەوانەوە دووری عەرزەکەمان لێرە و وەها ڕێکەوتوو ڕاستەکەی چەند ماڵن ئێستا گوێزەڕەش تقریبان چەند ماڵێک تێدان تقریبان گوێزەڕەش ئێستا لام وایە 32 34 ئالۆ دۆرەیە بە ئێمە ڕەنگە زیاتریش بێت هۆکاری و چی ناوەکەی گوێزەڕەشە واللهی منیش گێستان زۆرە یان گێزەکەی چاکە طبعا گوێزی تایە بەڵامی تر هەڵەن گوێزەڕەش وەڵای منیش نازانم ئەسلەکەی لە چیوە هاتووە تاسە بگەڕێم بزانم کێزانێ بۆ چێم ناویان لێ مەگەر خەڵکی خۆیان بەخوا خۆشیان باش نایزانن بڕوا ناکەم باجدان ئێستا لە دۆڵپەموو من لە دۆڵپەموو لێ پرسە دۆڵپەموو لە چیەوە هاتووە لە دۆڵەپانەوە هاتووە کاتی خۆی دۆڵەپان بۆ کە چۆڵ بووە ئەنجا لەوە بۆ دۆڵپەموو کاتی خۆی شیعەلێ کۆستە پەمویان کردووە لە زمانی ئەوانە پەمویان تیا کردووە لەو بۆ ئاوی چاوەکەی سەرەوە ئیتر پێڵەن دۆڵپەموو دۆڵەپان بووە بە دۆڵپەموو خوا باچمە لای خاتونە خاتون ئێوە لە ناو گوندا زیاتر بە چیەوە سەرقاڵن الله بنەختی حیوانمان هەیە بەسەر حیوانەوە سەرقاڵین و ئەرکی حیوان ناری قورسە وڵا قورسەرە وڵا قورسە خوا لە شتان ساف بێ شوانتر زیاتر ئێوە لە کاتێکە لە زستانان لە وەرزی زستانان جیاوازی هەیە لەوەی کە لەگەڵ وەرزەکانی ترا ئارەوەڵا دستان سارد و ناخۆشە ناڕەحەت و زوقم و سەرمایە و ڕاستە با بڵین لە هاویندا باخ و باخات توشتان هەیە نەوەڵا باخ و باخاکتمان نییە مەلی بەس حیوانات هەر حیواناریەکەی لێرە هەمان بۆ بەرازی زۆرە ئەمەنتیقەیە وەڵاوەی بەراستیە بەراز نایڵە و ترێشت بەرهەمێن نەمی خۆی تروازمان لێ ناوە کۆڵمان ناوە تااقەتمان لێ ئەی چارەسەری نییە یعنی کۆرە چارەسەر خۆ یەکێکیشیان کوژن بە دزیەوە بەڵام زۆر باش ناژ وڵا خۆ حکومت لام وایە جۆش نایە دەژێکمانە خەسارۆ مەنگن پێما بێ قەدەغەیەوە نیە وەڵی ئەلەن قەدەغەوە بەڵامی تر بەخوا زۆر نازانم یەکێکیشیان نەکوژن بەڵام دواییان نایە زۆرن
ناوەڵا کۆتایی ئەنجا گورگی زۆر پێوە و کەمتیاری پێوەیە بچیەوە ئارەوەڵا تازە دروست بووە بەخوا بە شەواک نا بە ڕۆژ ناخۆم سیلاحمانیان کوژین بێ ناوەدی قەت بینیوتە ڕۆژێک ئاوا یەکێک لەو ئاژەڵانە بێتە خوارەوە بە چای خۆت بینیوتە والله بەچای خۆم لێوەرە وڵاتی ئارە وڵات یەک کۆمەڵ بەراز کەوت ناو مەڕەکەەوە کوڕەکەمان شوان بوو بە موبایل ڕسمی گرت بوون 12 دانە بوو 12 بەراز چوو بە ناو مەڕەکە زیانیان پێگەێنن نە نەوەڵا هەر بۆ تێکەڵ بوون بەراز وان نییە نا زیان ناگەێن گورک خەتەرە ئەوە ئاهین پەڵێ نۆکمان بووە لێ بەخوا دەنجێکمان لێڵ نەگرت نارا وەڵا ڕێخوادی بە دوو شەو ماڵی کرد و یەک شڵیتیان هێشت وەڵا بۆ خۆی خوادی ڕاستەکەی لەشتان ساق بەیاخوا ئەم کچە جوانە بەچێوە سەرقاڵە لێرە هەر ئیشی ڕۆژانێ هەر ئیشی ڕۆژانەی ناوماڵ یارمەتی دایکتەوە ئیشی سەرۆکەم ئیشی خواریشەوەکەم ناو حیوان ئیشی ماڵە ناوماڵ بەرخ و کاروشتیمە لەشتان ساق بە وەڵا کچێکی گوندی سەرەوە ماڵەوە خوارەوە ناو حیوان و ئاژەڵ یاخوا لەش ساق من دای ماڵێن ئەو کچانەی کە لە گوندن ئازا و گورج و گۆڵێن ماشەڵڵا دەرهاتون لە هەموو ئیشێک وانە جیاوازە لەگەڵەوەیە کە تۆ دانزێنی وەڕۆ لە خەوەستی ماڵەسین لێرە هەموو ڕۆژێک هێمار پەنجەرەکە ڕووناک وەڵەسی نوێژەکەین و ئیتر هەڵەسین شاح سازەکەین و ناوەڵای لەشتان ساق بەیاخوا قەت بۆ ڕۆژێ لە ڕۆژا بچی بۆ شوانی نامەگەر ئەوە بەهارانە دەوری ماڵ کاروبار خەلەوە ڕێن هەرەوە بە زۆر خۆشە ینی تێکەڵ بە سروشت ببی لەگەڵ باوکتا تاشان لە یەک نزیکن زۆر زۆر دیارە ئەنی هەر بە هەڵسوکەوت و قسەکردن دانا دیارە یەخوا لەش ساق بن پێکەوە تەندروست بن ئینشەڵڵا حەزم کرد لە نزیکەوە قسەتان لەگەڵاکەم زۆر خۆشحاڵ بووم بەناسیینتان و بەبینینتان یەخوا هەر لە خۆشیابن پاسانەکەم مەمنون. سڵاو لێبێت زۆر سپاس بەخێر بن سپاس ئەمڕۆ بووینە میانی گوندەکەیەوەمانێت تای زانیاریەکان لەناو گوندەکەیەوە بزانین بەخێراتن لە خزمەت گەنجەکان لێرە بەچیەوە سەرقاڵن وەڵای تر زیاتر بە شوانی و مەڕووماڵاتەوانی و ترتیا شادی خوێندکارم خۆم خوێندکارم لە چ مەرحەلێک 12 وێژەی سەرکەوتوو بی ئیشەڵڵا با بڵین لەناو گوندەکەی زیاتر ئێحتیمام بە خوێندن نەدرێ تا ڕادەیە زۆربەی گەنجەکان وازان هێناوە وەڵای تایەتی هەر حەزی لە خوێندن نەکردو تایەتی هەلومەرجی ژیان بۆی نەگونجاندووە بەڵێ هەر تایەتی هەلومەرجی ژیان بۆی نەگونجان و بۆی نەڕەخساندەوە هەلەکە بخوێنێ لەبەرە وازی هێناوە بەهۆی جاریوە هەبووە بارێکی قورسی گەوتۆتە شان لەشتان ساخ بەیاخوا پێم خۆشە کە ئێوە هەوڵتان ناوە بەوەی کە بتوانن دوا ڕۆژی خۆتان زیاتر پرشنگار ئینشاءڵڵا سەرکەوتوو بن لێرە زیاتر کاتێکە لە گوندی بەچێ سەرقاڵە بێت وەڵای تر ئێستا خۆمان ئاژەڵداری یەکەین لێرە ئەچی بۆ شوانی باڵە زۆر جار کاتێک کە ئەڕۆیتە شوانی کات هەبووە تووشی بۆ نە بیرەوەریەکت هەبوو بێ لەگەڵ شوانیە یاخۆ تووشی مووقیفێک بوو بی واللهی هیچی وا گوشت نادەتە سەر ماڵاتەکە بەس یەک جارەوە پۆلێ بەرازم بینی هاتمە ناو حیوانەکانەوە نەوزان باوکیت باسی کرد بەڵێ 12 بەراسات مەڕەواڵەتەکەی چۆن دەرەکردن وەڵا هەر هاتن دیتە هەر زەلامە بین خۆیان ڕاکە ملیان بینی دوورکەوتنەوە لێ هەر بەجددی یانی نان بۆ نانا خۆیان لە زەلام ڕاکەن هەر ملیان بینی دوورکەوتنەوە لە من و لە ئاژەڵەکانیش یەکسەر ڕایان کردەوە خۆیان ینی ئەترسن بەڵێ بەڵێ ئەی بۆ من زۆر جار بیست و ماڵن بۆ دیێت نانا شتیوانی نانا شتیوان ڕاست نییە نەوەڵە شڵامنەوە کاتە بە هەڵە گوێم لێ بووە ناناشتیوانی لەشتان ساخ بێت زۆر سپاس وێبی لەگەڵەوە ئینشەڵڵا بووم هەر سەرکەوتوو بن ئینشەڵڵا زۆر سپاس زیاتر خۆشحاڵ بمە خێرات زۆر سپاس زۆر سپاس دەکەم بژیت ومن شوستاني لبنيم بينم كاركوة كامايا سيرو صفايا صاسكم حيوين لبو شعبي ليلايا سڵاوتان لێبێت بەخێر خۆتانەوەتە بەرەم هەتا لەم جەوە ساردەیە جەوەکەی خۆشە الحەمدولillah ئەمڕۆ خۆشیارە وەڵا هەل لە خۆشیان بەڕاستی گوندەکەتان ساردە
وڵها تاوان هەر لە گۆزستان پێگات ئێرە ساردێک کوێستانە وڵات شانسی منە ئەمڕۆ ئەو نەساردەیە هەر کاتی کەشایە تو یەکەم ڕۆ هەتا ئەواجینا زۆر ساردەبوویسە ڕاستەکەی خوا لەشتان سارد فەرۆیەکی بەرکردایە هەرچەندە قەمسەڵم پێیە بەڵام زان دیمەری گوند و جلی کوردی بێکۆ جوانەوە یاخوا لەشتان ساق بێ ئەمەوێت بزانم ناوی گوێزە ڕەش لە چیەوە هاتووە باشە سەرەتا سپاسان دەکەم دووبارە بەخێر بێن ئەوە دەستخۆشتان یەکەم ئەگەڕێن بە شوێن ئەوەی کە ئەو گوند و دانی بە تایبەتی یەکانی کوردستان شتێک هیچ نەبێت مێژوو زانن لە دەمی خەڵکانەوە لە دەمی خەڵکە قەدیمەکانەوە ئەو مێژووەکە دیارە هاتووە چەندین سەدە لەمە پێش بەڵام ئێستا مێژوو نووسان نەیانتوانیوە مەسەرەن ئەو مێژوو بە تەواوی بنووسنەوە لەسەر گوندەکان و باسکەن بەڵام من لە سەرەتایەوە پەیوەندی بەم گوندەی ئێمە هەیە بەخێر بێن ئەم گوندە دیارە خەڵکێک زوو هاتووە قەڵایەک هەیە لە پشتی دێوە پێی ئەڵێن قەڵاتە ڕەش لەوێ بۆ ئێستا ئاسارەکەی ماوە کانیەکی تایە لەو دیەوە لەوێ سەرچاوی ئاویان بووە ئیتر ساحە چۆنێ بێ ئەو کاتە ژیان چۆن بووە تەمان ژیان قورس بووە خەریکی کێڵانی ئەو کێوانە بوون مەسەرەن تا تەنانەت ئەڵێ نیسکە کێوی کراوە نیسکێک هەبووە پێڵ نیسکە کێوی ژیانیان بردووەتە سەر و گەرم و جۆ ئەمانیانکەوە بەهەرحاڵ دوجار هاتووەتە ئەم شوێنەکەی پێی ئەڵێن بەردەفان پشتی خۆمانە بەڵێ پشتی ئەم دەیە کە ئێستاە نییە لێ چەند ماڵێکی کەم بووە سەرتا چەند ماڵێکی کەم بووە ئەو شوێنە بە پێی جوگرافیەکەی بەڵێکانی سەرچاوی کانێکی باشی دێ بەڵام لافاو مووقع شوێنەکەی لافاوی گرتوێتی لە دۆڵێکی تەسکایە لافاو گرتوێتی ژیانیان یان چۆنەڵێ کەوتۆتە ئەوەی خەتەرەوە خانووکان ناوی باوم ناتوانێت بژین دوای هاتوونەتە ئەم شوێنە کاتون ئەم شوێنە چەند داریێزێکی لێ بووە چینەوە سەرەوەی کە ئێمە باسی بەڵێ چەند داریێزێکی لێ بووە لەو گوێزانە گوێزەکانیان گوێزی تیا بووە کاکڵەکەی ڕەش بووە بەڵێ ئیتر ئەم ناوە ناویان ناوە گوندی گوێزە ڕەش ئەگەر بەڵێ بەڵێ ئیتر ئەگەر لەسەر مەسەلەی چۆڵ بوون و ئەمانە قسە لەگەڵ کەم مەسەرن ئێمە دراوسەکانمان ئێساوە لە ڕۆژهەڵاتەوە پارەزانە گوندی پارەزانە لە ڕۆژ ئاوامان و گوندی دۆڵپەم وە ئەم جادەیەکی خێ لە تەمەن ئەم گوندە بە ئەوەش هین دەکەین سەر بە ناحەی زەلانە هەندێکی ئێستا بەڵێ هەندێکی سەر بە سرۆکی بووە بەڵامی تر بە پێی ئاوادانکردنەوەی ئەم دوایە چەند گۆڕانکاریە کراوە ناحەی زەلانیش ئێمە ئێستا سەر بە ناحەی زەلانیشین ئەنی سەر بە قەزای شارواژێڕین ئەمجا جادەیە خیر هەیە ئەم جادە خیرە سەرەکیە دێت ئەم گوندەی ئێمە کیلۆمەتر و نیوەک تقریبن لە جادە خیرەوە دوورە سەرەتا ئیتر مەسەرە هاتووە ئەمە ئەگەر باسیەوەکەین دیەکە ئەمەی سەلەم دەشتایە جۆری کەش و هەواکی باشی هەیە لە هاوینانە پاییز و هاوینان میوەی باشی هەیە کانی و ئاوی چاکی هەیە بە خەڵکی ئەم دێ بە زەراعەت و ئاژەڵداری و ئەوانەوە خەریکن مەسەری وەکو بەڵێ زیاتر لێرە چ میوەیەک هەیە چ میوەیەک تایبەتە بڵێن ئەمە لە گوێزە ڕەش ئەم میوەیە تایبەتە بەوێ زیاتر بەرهەم هێنرێ ترێ ترێکی باشی هەیە بەڵێ باشە ئەی جگە لە باڵێن باخ و باخات ئاژەڵداری دووهەمینە یاخود یەکەمینە لەم گوندەیە یەکەمینە چونکە پێش ڕەزوو باغ ئاژەڵداریمان کردو ڕاستە دوایی کەوتوینەتە باخ و ڕەز بەڵێ چونکە پێش ئەمەی ئێمە مێو بنێژیم ئاژەڵداریمان کردو ئاژەڵداری و مەسەرن مەکو و زەراعەت گەر باسی ئۆگن گەنم و جۆ و تر دوایە هەتا ئاخر اینجا ئەم مەسەرن هاتوونە سەر باخ ڕەزمان ناشتووە باخی هەرمێ و لە ڕووی با بڵێن پێویستی بازارکردن و ئەو شتانەوە زیاتر ئەچنە کوێ لێرە هیچ مارکێتێکی شوێنەکەیەکێ پێداویستیەکانی ڕۆژانەتانی لێ بکڕن
نەخێر ئێمە وەکو ئەچینەوە سلێمانی بەڵێ سلێمانی هەندێک جاری بەرەو سەی ساغەچین لێوە بەرە بوومەکەمان ساغەکەین بەڵام سوودی نییە بۆ ئێمە لەبەرەوەی ئەو زەحمەتەی کە جوتیار ئەیکێشێ بەو باخ و ڕز و ئەو شتانەوە میوەکەی وەک پێویست پارە ناکانی بگرە زۆریش تیا هەیە زەرمەند دەبێت هەمانەی کە هەتانە ینی بەشی زستانی لێ هەڵ ئەگرن بۆ شەوچەری زستان بەڵێ مێوژە گوێزە زۆر باشە بەشی کەسیشی تاوانە زۆر دڵکراوین ڕێبارە بێتێرە بەشی خۆیانە بەڵێ لە خزمەتی یابووین هەم دایبن وەک عرف وا بوو هەر بۆمان پێمان خۆش بوو نالین بەدەست بە تاڵی بڕۆ کاتێکی خۆش بەوە هەردوولاتە زۆر سپاسانە یاخۆ بەخێر ومن شوستانی لدنیم بینم کارگوه کامایم سیر و صفایا ساسکم حیوین لبو چاوی لیلایم لواتا وجنام دی وجوانو قد قاسم واو بینایم بەڵێ عزیزان لە گوندی گوێزەڕەش تایبەتمەندیەک هەیە وەکو گوندنشینان باسی لەکەن ئەوەیە کاسنج ئەو زنجیرە چیایی کە لە پشتی منەوە هەیە بەناوەکانی بەردەکونتێ لەگەڵ سێلەتان و هەروەها نقطەی مەلێک ئەم سێ زنجیرە چیایە کە لە پشتی منەوەن وەگەمان باسی لێ ئەکەن لە بەهاراندا ئەو با بڵین ئەو گیاوردەیەی کە لە بازاردا هەیە و هاوڵاتیان ئەیکڕن بۆ خوانێک بەکاری هێنن لەو چیایەدا دەست دەکەوێت کە ئەمە تایبەتمەندیەکە گوندنشینان باسی لێوە سڵاو لێبێت سپاس دەکەم لەکوێوە هاتیت و بۆ کوێت وڵی قوربان لە ماڵی خۆمانەوە هاتم بۆ جمعاتم بۆ پارێزانەگەر خی گەورە قبولی کاش ناوە خی گەورە مزگەوتمان هەیە خەتیمان پارێزان بەڵێ لەشتان ساق بۆ خی گەورە قوبڵیکە لەناو گوندەکەی ئێوەیە چ شتێک هەیە کە تایبەتمەند بێ بۆ نمونە تایبەت پەیوەندی کۆمەڵایەتیەکان چۆنە لایەوە وڵی سواسی خواکەین کۆمەڵی ماڵی لێرە لەخوا بەزابێ هیچ کێشەیەکمان نیە و ئەمجا بۆ ئەگەر یەکێکمان پێویست بێ بە یارمەتی ئەوە لەخوا بەزابێ هەمومان ئامادەین دەستی یارمەتی بۆ درێژکەین وەکو بە شێوەیەک بڵین نەگەری کابرا ئیشێکی هەبێ خانوویە دروستکە یارمەتی بینیا سپاس بۆ خوا هەمانە تا حەدێک ئەمجا ئیتراوایش جمعانە کۆمەڵێکمان لەخوا بەزابێ کۆبینەوانێ و بە یەکەوە سایاوەی سیارەی هەبێ هەڵمانەگرێتین بۆ پارێزان جمعاکەین و یینەوە گوندی گوێزەڕەش لەگەڵ ئاوا چۆنە کانیا و ئاوی زۆرە سپاس بۆخوا هەمانە بەڵام بە شێوەی زۆرنە ئێمە بڵێن ئێمە ئاوی کانیمان هەیە کانیەکانمان بەشی زۆری وشکیان کردووە چاوگەکان بەڵام ێستا لەخوا بەزێ هەموو کەسێک بیرێکی دیتیوازی هەیە لەم سووریانە سپاس بەخوا حاڵمان زۆر باشە یعنی ئێشتا بێ ئاویمان پێوە دیار نییە زۆر سپاس مەمنونین بەخێرتان کانی خواروی گوندی گوێزەڕەش یەکێکە لەو سەرچاوە ئاوانەی کە لە مێژەوە لە ناو گوندەکەدا هەبوو و تەواوی گوندنشینان لە مێژەوە سوودیان لێ بینیوە بۆ کار و بایرەکانی ڕۆژانەیان بەڵام لە ئێستادا وەک باسی دەکەن ئاوەکە بەرەو کەمبوونەوە چووە و ئەوانش حەز ناکەن ئەم شوێنە نوێگەری تیا بکەن بۆی وەکو شوێنێکی مێژووی لە ناو گوندەکە بمێنێتەوە ئەگەر چی لە ئێستاشە ئاوی تێدایە و بەکار دێت بۆ خواردنەوە لەگەڵ ئەوەشدا جۆرە سەوزەیەکی تێدایە کە پێی دەڵێن کوزەڵە کە زۆرێک لە هاوڵاتیان بەلایەنەوە گرنگە و پێیان خۆشە بەکاری بهێنن لە ژەمەکانیاندا ئەمەش بەشێک بوو لە تایبەتمەندیەکانی گوندی گوێزەڕەش لنا رشمالي خيلان
ناوچێلی گۆران کیجا کوردێ چاوەڵک دێ بۆ لای دڵدار بۆجی جوان بە چرپە و دەم پێکەنین و بەلەنجە قورانە بێرە و مەردوشین دڵ مام حاجی گیان سڵاو لێبێ بەقول عەلەیکە سەلام خێر بێ باشی شکر سەرماجەکەم یەخوا باش بێ من دەست سەرماجەکەم مام حاجی گیان چێکی لێرە ئەوساوی وەڵڵاهی قوربان گیان وان لێرە دانیشتون و کابرایکی عەشایەرین بۆ خۆمان لێرە دانیشتون لەم لا دێیا و ئێستا خزمەتی ئەم مەلک و عەرز و وەتانەی ئەکەین و پێمان خۆشە و ئێوەی هاتوون یاخوا بەخێر سەڵاوتان لەسەر چاو یاخوا بێوەی قوربان لە ساغ بێ ئیشەڵڵا مام حاجی ئەریان وتموتیان بڕۆ باسی جەڕاحی لەگەڵ مام حاجیات بکە بەخوا ئەوەم دەبیر چۆتەوە دەبیرم چۆتەوە ئەوە بە ذاتی خۆوە ئێستا جەڕاحی شتیوان ناکەی نەبەخوا نەوەڵا دەبیرم چۆتەوە سەرم دەی لە ناچێەوە ڕۆی ئەوە ئەی کەسی شفێر نەکردووە کەسی فێر نەکرد لە دوای نەبەخوا خۆ من جەڕاح نەبووم خۆ من جەڕاحەکە نەماوە باوکە بوو نەوەڵا مامەم بووە نەماوە ئای لە من بیری من نەماوە کاکە جان لە بیری من نەماوە لە پەیوانی منە نەماوە ئەو حسابە وەڵڵا ئەوە مامەم بووە و گەورە بووە و جەڕاح بووە و من ئەو عانە مناڵ بووم ئارە بەخوا بە قوربانم دەستی مازەکەم قوربانم دەستی نەوەڵڵا خۆ دەپارێزی لە کۆرۆنا خۆ دەپارێزی ئارە وەڵڵا بەخوا چاگەکەی وەڵڵاهی خۆم بپارێزم وەڵڵا خۆ بپارێزە بەخوا خەتەرە یەخوا لەش ساغ بێ دەستی ماجەکەم خۆشحاڵ بووم کە بینی قوربانم یاخوا بەخێر بێن ئەوزانم ئەچیت نوێژەکە دەکەی یاخوا بەخێر بێن خۆ حافیز بێ دایکیان چۆنی؟ خێر بێ یاخوا بەساقم خێر بێ یاخوا خۆت لەلایەن زۆپایدارەوە دانیشتی بەڵێ بەڵێ وەڵا خۆشە بەڵێ زۆپایدار زۆر خۆشە زۆپایدار لە لای دانیشتی و چای بخەیتە سەر بەڵێ بەڵێ وڵا ئەوترێ بڵێم چۆنە زۆری گرتووە و ئەنجا لە ناو پوشا بوو دانەگیراوە و وتر ماوەتەوە تا ئێستا بەڵێ وڵایی بەهۆ پوشەکەەوە سەرماکە زۆر زەفەری پێ نەهێناوە گینا بەرەوەڵا سەرمای بە بەڵێ تریتان زۆرە کاتی بڵین لە وەرزی خۆیان ئەرە وەڵا خوانێ بڕێ ئیتر ماعیشەتمان لەسەر ئەو ڕەز و تریە و باخانەیە یاخوا بیان نەمدێ باسی ویان کردوتیان هاوسەرەکەی دکتۆر بووە بەڵێ چەند ساڵ هەر لێرە لەم گوندەیە بووە وڵاهی لێرەش بووین و لە سلێمانیش بووین دوو بنکە بووینی ترە هاتەوە ئێرەوە چوینەوە سلێمانی و توانین بڵێن هەم ژنە پێشمەرگە بووە هەم ژنە پزیشک بووە لە گوندەکەیە یەخواتە مندرێژ بن تا پێکەوە ئەو هەنارە ئەو ترێی کە تا ئێستا ماوەتە لەگەڵ هەنارەکاوی خۆی نوێشیگیانتان بێ یاخوا نوێشیگیانتان بێ بیخۆن زوو فینم کرد هەنارەکە بوو نە جوان قاشەکە لەلا ڕەشماڵی خێڵان لە ناوچێلی گۆران کیجا کوردێ چاوەڵک دایگیان چۆنی؟ باشی یەخوا لەش ساغ بێت چێشتەکە هەمووی ئامادە
ئەرە وڵات ئامادەم من سەیری کەم باش دەتۆ مایکەکە بۆ مردوشین دل پر لهی و اوین چند جوانا روزدانه دل خور پیمستانه چند جوانا روزدانه دل خور پیمستانه ماشەڵڵا لە بوون و تامە برنجی نەخشینە یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەوەیە کە بۆن تامێکی زۆر زۆر خۆشی هەیە ئەو کەسێک کە برنجی نەخشینە تاقی بکاتەوە هەرگیز وازی لێ ناهێنێ هیوادارم هەمووتان تاقی بکەنەوە بۆنی برنجەکە چۆنە وانە لێ بکەم جا برنجەکەمان پێگەیشتەوە تو باسێکی برنجەکەم بۆ بکە برنجەکە بۆنی خۆشە ئەرە وەڵا بۆنی خۆش بوو بەڵێ بۆنی خۆش بووە برنجی نەخشینەیە ئەم برنجی نەخشینە بەڵێ تامی برنجی کوردیەیە وایە دیارە بەرەوەڵا خۆش بیا ئیشەڵا با بڕۆین ئیشەڵا بەیەکەوە بەڵێ عەزیزان دوایەوەی کە گەشتێکمان کرد بەناو گوندەکەیە ماندوو بووین برسی بووین هاتینەوە بۆ لای دایەخان خواردنی بۆ ئامادەکردوین بۆ نیۆڕۆ پێکەوە بەرهەمەکانی نەخشینە چێژەکەین دوای ناخواردن دەست دەکەینەوە بە گەشتەکەین وەستاوە پەیاری فەیکاری لاجی جوان لەنۆ دیاری چەند جوانە ڕەوەزنانە دڵە خوور پەیمەستانە چەند جوانە ڕەوەزنانە دڵە خوور پەیمەستانە جات خاطر سمره هم تو خانه بینم مخوا و جوان مرگی هریا رو جاری دیگان سر بنیم کاز نڵێ کورد مردووە تو لە سەرەقی کورد بەخوا سەرنەگوم بووە شەوەکەیم شەو بەخوا میوانگیان شەوە زەنگیمە کوڕەوی بەم بۆ داکێ سالاریێن تو خواوە و دڵتەنگیمە کوڕە مێژە من شوانە تو خوا چۆغە دەبەرێ بەخوا لەژێر چۆغەوە هەرێ دانەی گەوهەرە ئەگەر هەستت بە جەنجاڵی و قەرەباڵغی نێو شارەکان کرد و ویستت هەوایە کەڵ بمشیت و دەروونت ئارام بکەیتەوە بێ دوودڵی ڕوو لە سروشتی کوردستان بکە گوندەکانی کوردستان هێندە سروشتێکی ناوازیان هەیە کە دڵەکان ئارام دەکاتەوە پرۆگرامی ئەم جارەی گەشتی زریان لێرە هاتە کۆتایی تا پرۆگرامێکی تر و سروشتێکی دیکەی کوردستان شاد و بەختەوەر بن زۆر سپاس بۆ سپۆنسەری سەرەکی بەرنامەی گەشتی زریان کا بەرهەمەکانی نەخشینەیە ئەگەر جارێک تام و چێژی بەرهەمەکانی نەخشینە بکەن دڵنیابن وازی لێ ناهێنن سپاس بۆ خات و هەوار لە ئێجەڵ دیزاین بۆ دابینکردنی جلە کوردیەکانی من تا بەرنامەیەکی تر و سروشتێکی دیکەی کوردستان شاد و بەختەوەر بن